بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزانم، أمتك شعراء لدواي شعرك دو تبينم هيا دانا بنسبتي مامۆسای عزیز و خۆشەویستمان لە زیندان، مامۆستا کرێکار، خوای گەورە لە شەڕی شەڕخوازان و لە دوشمنایەتی دوشمنکاران بیپارێزێت و لە چوارچێوەی زیندان بیهێنێتە دەرەوە ئینشاءالله بۆ ناومان و بۆ خاکی کوردستان. بۆ یاڵم چوارچێوەی زیندان یا چوار دیواری زیندان، ئێمە جسمەکەمان لە چواردێ و لە نێو چوارچێوەی زیندانێکایە، بەڵام لە هەر شوێنێکا بین لە تاریکی و ڕووناچی لە چوارچێوەی هەر دیوارێکە ڕۆحمان ئازادە و بیر و بۆچوونمان ئازادە. با جارە شیعرەکە بخوێن. نووسیم: هۆ مامۆستا، هۆ مامۆستا، خاسپەرستان وا دەزانن بە زیندانکردنی جەستەت بیر و عەقیدەی پیرۆزت دەفەوتێنن، وا دەزانن بە دوورخستنەوەی ئیجباریت کێڵگەی زانست و ئەدەبت دەسووتێنن. خاسپەرستان وا دەزانن گەر لە ماڵ و خێزانت کەن، گەر ئاوارەی شارانت کەن، گەر بێبەش لە ئاو و نان و دەرمانت کەن، گەر دوور لە پەڕەی کتێب و قیرائەتی قورئانت کەن، ڕێگەیان بۆ چۆڵەکەیت و دەست بەردەدەی لە کاروان، چەکی جیهاد فڕئەدەیت و دوور دەبیتەوە لە مەیدان. خاسپەرستان وا دەزانن گەر بتکوژن ناوی جوان و یادی بەرزت لە بیر مێژوو دەبەنەوە، تۆڵەی دەعوە و بانگەواز و ئامۆژگاریت دەسەنەوە، بەڵام پێیان دەسەلمێنین عەقیدە و بیری پیرۆزت پتر و پتەوتر لە جاران ڕاوەستاوە، کێڵگەی زانست و ئەدەبت گەشاوەتر لە جارانە و نەفەوتاوە، سوێن بەخوا ڕۆژێک دەبینن چەکی دەستت لە شانی ڕۆڵەکانتایە، قەڵەمی پرسۆز و هەستت لە دەستی قوتابیانی وەفادار و سەرڕاست و بە ئیمانتایە. بەڵێن بێ ناوی ئازیزت لە یادمانە، ڕێگە و ڕێبازی خواناسیت هەمیشە لە بەرچاومانە، بۆ بەدیهێنانی ئامانجی بەرزت بێقەرارین، بۆ دامەزراندنی دارولئیسلامی نوێ دەستمان لە نێو دەستی یەکە و کۆمەڵکارین، بۆ دامەزراندنی دارولئیسلامی نوێ دەستمان لە نێو دەستی یەکە و کۆمەڵکارین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.